هاتوچۆی سۆران یادی ڕۆژی جیهانی قوربانیانی هاتوچۆ دەکاتەوە و ئاماژە بۆ دەکات لە ماوەی ساڵێکدا 77 کەس بوونەتە قوربانی. لە ڕێوڕسمێکدا بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆران یادی ڕۆژی جیهانی قوربانیانی هاتوچۆی کردەوە و تیایدا چەند وێنەیەکی قوربانیانی هاتوچۆی سنوورەکە نمایشکران. بەپێی ئامارەکانی هاتوچۆش لە هەرێمی کوردستان هۆکاری یەکەمی مردن ڕووداوەکانی هاتوچۆیە و لە ماوەی ئەم ساڵیشدا لە سنووری قەزای سۆران 33 ڕووداوی هاتوچۆ ڕوویداوە و تیایدا 15 هاوڵاتی گیانیان لەدەستداوە و 67 هاوڵاتی تریش بریندار بوونە. ئێمە وەک بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆران باوکاری ڕێکخراوی وار بە پێویستمانزان ڕۆژی جیهانی هاتوچۆ بەرز ڕابگرین. لەم ڕۆژەدا کە چەند بابەتێکمان خستە ڕوویەکەمە لەوەکردنەوەی پێشانگای بوو کە چەند تابلۆ و وێنەیەکی ڕووداوەکانی هاتوچۆی سنووری بەڕێوەبەراتێکەمان لە هەر چوار قەزا خستە ڕوو بۆ ئەوەی کەسانی لێرە ئامادە بوو زیاتر بە چاوی خۆن ئەو ڕووداوانە بین کە چ ماڵ وێرانێک لە دوای خۆیاندا بەجێنن. دوایین ئامار لەسەر ڕووداوەکانی هاتوچۆ لە سنووری بەڕێوەبەراتێکەمان بە هەر چوار قەزاوە 15 هاوڵاتی بەهۆی ڕووداوەکان گیانیان لە دەستداوە نزیکەی 67 بریندارشمان هەبووە. نزیکەی ئەو ڕووداوانە کە ڕوشیان داوە لە ماوەی ئەو ساڵی 2016 نزیکەی 33 ڕووداوی هاتوچۆمان هەبووە بە کۆی گشتی لە هەر چوار قەزای سۆران ڕوادە سمێرگە سۆرچۆمان. هاوڵاتیانیش پێیان وایە ڕەوشی هاتوچۆ لە هەرێمی کوردستان زۆر خراپە، هەم لە ڕووی باجەوە هەم لە زۆربوونی ڕووداوەکان. بۆیە بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ هاوڵاتیان داوا دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی زیاتر بە ڕێگاوبانەکان و ڕێنماییەکانی هاتوچۆ بدات، چونکە زۆربەی ئەو ڕووداوانەی لە ناوچەکە ڕوویان داوە هۆکاری سەرەکی خراپی ڕێگاوبانەکان بووە. ڕاستی زۆر خراپە، ڕەوشەکە لەو پەڕی خراپیدایە، یعنی ئەگەر لەوەی خراپتر ببێ وێران دەبێ. هیوادارم پۆلیسی هاتوچۆ بە خۆدا چوونەوەیەک دروست بکە لە ڕۆژی جیهانی هاتوچۆدا هاتوچۆیەکەمان وا لێ بکە کە هەموو خەڵکی زۆر پێوە مرتاح بێ و خەڵک بە کەیفی خۆی لە زادەکان بتوانێت هاتوچۆ بکە و سەرپێچینەکە و داواکاریشم لە خەڵکی ئەوانش هاوکاری برانی پۆلیسی هاتوچۆ بن. بەڕاستی ڕێزمان هەیە بۆ برانی پۆلیسی هاتوچۆ زۆر ماندوون، بەڵام ئەوەی گرنگە حکوومەت بتوانێت پلانێک دابنێ هەم بە برانی پۆلیس و هەم بە خەڵکیش بتوان شتێکی وا بکەن کە هەموو کەسێک بتوانێت بە ئارامی بسوورێتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان دەبێتن ئەو باج و غەرامەتانە کە لەسەر هاوڵاتیان داناوە کەم بکاتە، یاخود ئەو غەراماتە کە لە سندوقی ژینگەوە بەدەستیان دەهێنێتن دەتوانێتن لە جوانکاری و لە ڕێگاوبان و لەو شوێنانە کە پێویستی بە ژینگە هەیە بەکاربێنێتن، چونکە ئەبینین ساڵانە ڕێژێکی زۆر هاوڵاتیان بەهۆی پیسبوونی هەواوە بێجگە لە ڕووداوەکانی هاتوچۆ پابەند نەبوونی شۆفێرەکانەوە دەبنە قوربانی. لێرەدا ئەوەی کە پێویستە لەسەر شۆفێرەوانیش کە پابەندی ڕێنماییەکانی هاتوچۆ بن بۆ ئەوەی هەمووان بتوانین بە تەندروستێکی باش بژین و هەروەها لەو ڕۆژە جیهانیەشدا پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان چ لە ڕێگای زانکۆکانەوە بیتن گرنگی بە چاکردنی ئەو بنزینەی بداتن کە دەبیتە هۆی کە مادەیەکی زیانبەخشی تێدانێت. بەپێی بڕیارێکی نەتەوە یەکگرتووەکان لە ساڵی 2005ەوە ڕۆژی 17 تشرینی دووەم وەک ڕۆژی جیهانی قوربانیانی هاتوچۆ دیاری کراوە. لە هەرێمی کوردستانیش ساڵانە ئەو یادا بە چەندین چالاکی جۆراوجۆر بەڕێوە دەچێت و هیچ پلانێکی ئەوتۆش بەدی ناکرێت بۆ باشترکردنی ڕەوشی ڕێگاوبانەکانی کوردستان. سەرەڕای وەرگرتنی بازێکی زۆر لە هاوڵاتیان بە ناوی هاتوچۆوە. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.